یەکەم شەهید نییە لە هەرێمی کوردستان بەداخەوە پێشینەی ترمان هەن وەخوازیارم دەستگا ئەمنیەکان بەجددی بێنە سەرخەت و هاوکاری یەکگرتووی ئیسلامی بن و ئەو پارێزەرانە بن کە دانراون بۆ بەدواداچوون بە کەیسی دکتۆر شەهید و شەهیدۆشیار و باقی ئەوانەی تری کە لە پایتەختی هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی دیکە شەهید کراون تیرۆر کراون چیتر ئەو دەستە ڕەشە بە ئازادی هاتو چۆنەکە لە ناو هەرێمی کوردستان لە پایتەختی هەرێمی کوردستان و لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆی کە هاوڵاتیان و لایەنە سیاسیەکان ئازادانە کاری سیاسی خۆیان بکەن و هەرچی کە بە حەقی دەزانن لە جێوێکی ئارامدا ڕای بگەێنن بەبێ ئەوەی کە هەڕەشەی تیرۆری تۆقاندن و ئەویان لەسەر بێتن. خوازیارین کەەوە دوایین خوێن بێ بەناحەق دەڕژێ لە هەرێمی کوردستان و ئەو خوێنانە شیوادارم کە بزر نەبن. دەستگا ئەمنیەکان بە دەرەجە یەکەم بەرپرسن کە بە تایبەتی لە کەیسی دیکە ڕایان گاندووە کاولێر کۆنتترۆل کراوە بە هەموو کوچە و کۆڵانەکانی بە کامیڕای چاودێری خوازیارمەوە بە فعلی بە عملی جێبەجێ بکەن کە بە زووترین کاتەوە بکوژانە بە خەڵکی هەرێمی کوردستان بناسیێنن.